بێگومان ئەوەی کە ئێمە دەیبینین ڕۆژانە لە نێو بڵین گۆڕەپانی سیاسی عێراقا ململانێ هەیە لەسەر ئەوەی کە داهاتووی ئەم وڵاتە دوای هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق چی ئەبێ. ئێستا ئەوەی کە ئەیبینین بڵێن بنبەستێکی سیاسی هەیە، دەست پێشخەری هەبوو پێشتر، دەست پێشخەرەکان بە ئەنجام نەگەیشتن. ئێستا ئەو دەست پێشخەریانەش نەماون، یعنی تا ئێستا چەقبەستویەکی زۆر ڕووی لە پرۆسی سیاسی عێراق کردووە. ئەمەش بۆ خۆی کاریگەری لەسەر زۆر لایەن لە سێکتەرەکانی ژیانی عێراقیەکان بەجێهێشتووە. ئێمە دەمانێت لەم بەشەی بەرنامەکە گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی بۆچی دەست پێشخەرەکان نەمان، بۆچی وەستاون، بۆچی پرۆسی سیاسی عێراق هیچ جوڵەیەکی تێدا نەماوە. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ بەڕێز سەروان گۆمەشینی کە ڕێزیان چاودێری سیاسیین و لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و ڕاستەوخۆ لەگەڵماندان. کاک سەروان بەیانیت باش، سڵاوت لێ بێ. با پرسیاری یەکەم ئەوە بێ، ئێستا هیچ جوڵەیەک نابینین لە بڵێن گفتوگۆ دانوستان، ینی ئەوەی کە لەبارەی داهاتوی عێراقەوە بکرێ. ئەمە بۆچی ئێستا گەیشتۆ بەم بنبەستە؟ بۆچی ئێستا هیچ جوڵەیەک نابین لە پرۆسی سیاسی عێراقا؟ سپاس کاکێڕان، بەیانی بەڕێستان و بینەران و بیسەرانی کورسات نیوز باش. هیوادارم ڕۆژ و کات و ساتی خۆشتان هەبێت. بۆ بەڕێزیشتان. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان، بۆچی ئەم دۆخە چاقبەستووە لە عێراقدا هاتۆتەکایەوە و ئایا ئەو دەست پێشخەرانەی کە پێشتر هەبوون بۆ بە ئەنجام نەگەیشتون؟ جارێ ئەمە بین مێژوویەکی زۆر کورد لە ئیستای عێراق بخینە بەرچاوی بینەران و بیسەرانی بەڕێز. عێراق بەداخەوە جیرۆدەی کۆمەڵی قەیرانی یەک لە دوای یەکە ئێسا. بە پێی دوهەمین راپۆرتی وزارەتی پلاندانان 25% خەڵکی عێراق بێکارن. ڕۆژانە لە ناو کۆمەلگەی عێراقی ڕێژەی ژنانی بێ هاوسەر یا منداڵانی بێسەرپەرشتی کار لە زیادبوونن. خەڵکی عێراق لە نێوان دوو ڕووباری دیزە و فرات بێبەشن لە ئاوی خواردنەوە. ئەمە سەر ڕێوەی کە ڕۆژانە گەندەڵیەکان و پرۆسەی قۆرەخکردنی بازار و دەوڵەمەندبوونی دەوڵەمەندەکان زیاتر و هەژاربوونی هەژارەکان زیاتر حاڵەتێکی بەرچاو و حەشاڵ نەگرە. هەموو ئەو قەیرانانە بەیەکەوە سپاردمان بە قەیرانی تشکیل نەبوونی حکوومەت و هەڵنەبژاردننی سەرۆکایەتی کۆمار و ئەو حاڵەتی کە ئێستا هاتۆتەکایەوە. بێگومان دەزانین حکوومەتێکی خزمەتگوزاری کارە پێویستی بە تەوافقاتی سیاسیە و لە ناو تەوافقی سیاسیەکەش پێویستی بە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمارە، چکە دوجار مەرسومی جمهوری بۆ ئەو حکوومەتەی کە دەست بەکار دەبێت لە زۆرینەی براوی پەرلەمانی یا لە هاوپەیمانی نێوان براوە سیاسیەکان یا با بڵێن پارتە سیاسیەکان کە تەحالفاتی سیاسی دەکرێت. من پێم وایە ئەوەی کە لە گۆڕەپانی سیاسی ئێستا لە عێراق دەگوزارێ قەرەبوو نییە، یا با بڵێم حاڵەتێک نییە هاتبێتە پێشەوە بۆی کە لە پێشتر چی گوزاراوە خراپ بووە، ئێستا وەکو حاڵەتێکی قەرەبوو هەڵبژاردن کراوە بۆی چاکبوونی دۆخەکانی ڕابردوو لە بەرچاو بگیرێت. بە پێچەوانەوە حاڵەتێکی متەراکیمی یەک لە دوای یەکی با بڵێم بەرەو زیادبوونی تەراکۆماتی پێشتری هێزە سیاسیەکان و کێشە هەڵبەسێرداوەکانە لە عێراق. ئەگەر بێ مقارنە بکەین لە تەقسیماتی سیاسی کە لە دوای ساڵی 2003 و پرۆسی سیاسی لە عێراق و هەڵبژاردنەکان دەستی پێکرد، بە جۆرێک تەقسیمێکی عورفی وەکو نەخشەی سیاسی لە عێراقدا سەرچاوی گرت کە بریتی بوو لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ شیعەی زۆرینە و دەستڕۆیشتوو و سەرۆکایەتی کۆمار بۆ کورد و سەرۆکایەتی باشە کاک سەروان ئەو دەست پێشخەریانەی کە هەبووە خەریتەیە تێک بچێ و زیاتریشی پێ نەکرێت.
بەڵێ ئەو دەست پێشخەریانی کە پێشتر هەبووە بۆی کە لایەنەکان بگەن بە ڕێکەوتنێک سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی داهاتی عێراق هیچ یەکێک لەو خاڵانە ئەوە نەبووە کە بتوانێ عێراق یاخود لایەنە سیاسەکان پێقەناعەت پێ بکە یعنی خاڵەکانی دەست پێشخەرەکە کێشە بوون یاخود ئەوە کێشەکە لە لایەنە سیاسەکان خۆیانن کە ئەو خواستانەی هەیەە یانەوێ هەر جێبەجێ بکرێ هیچیان ینی تەنازول بۆ ئەوی تریان ناکە. من پێم وایە کێشەکە لە بنەڕەتدا لە هەڵپەی هێزە سیاسیەکانە هەر هێزێک لە هێزە سیاسیەکانی گۆڕەپانی سیاسی لە عێراق دەیەوێ ئەجندای سیاسی حیزبەکەی یا باوڵێن پارت و ئایدیا سیاسەکەی خۆی جێبەجێ بکە زیاتر بەداخەوە کاکە ڕەنجەوەی کە بەرژەوەندی تایبەتی حیزبی یا باڵێن بەرژەوەندی ئایدیای سیاسی لە بەرچاو دەگیرێت لە عێراق ڕەنگە کەمتر وە زۆریش کەمتر بربەستی زیاتر بربەستی بۆ دروست دەکرێت وە زۆریش کەمتر ڕەچاوی دەکرێت مەسەلەی بەرژەوەندی گشتی کۆمەڵانی خەڵکی عێراق و پێکهاتەکانی عێراقا. ئێمە گەل لە ڕوانگەی دەست پێشخەریەکانی بۆ چارەسەری عێراق و لە ناو هەرێمی کوردستانڕ سیر بکەین بیرمانە لە یەکەم سەردانیان لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و سەردانی وەفدی یەکێتی وە پارتی بۆ بەغدا موژدەبەخش و هەواڵێکی خۆش بڵاو کرایەوە کە ئەمان هاوڵوێستن و بە یەک دەنگ و بە یەک ڕنگ لە پەرلەمانی کوردستاندا ئافەن پەرلەمانی عێراقدا بەشدار دەبن و خاڵەکانی پەرلەمانی عێراقی دوجار بۆ بەرژەوەندی کورد و تاوی خەڵکی عێراق دەشکێتەوە. بەڵام هەر دوای یەکەم ڕۆژ و ئەو گەڕانەوەی وەفدەکە ئێمە بینیمان کە تەحالفی سیاسیە با بڵێم سێ قۆڵی لە نێوان سەدرریەکان و پارتیەکان پارتی و هەماهنگگی سونەکانیش دروست بوو. لەو لایە ئەوە حاڵەتێک بوو کە یەکێک لەو تەوافقە سیاسیانە یا یەکێک لەو بابەتانەی کە دەکرا هیوای لەسەر هەڵبچێنرە نەبوو. لەلایەکی دیکەدا مەسلەی ئیتار لەگەڵ سەدرریەکان دیسانەکە حاڵەتێکە کە بوونەتە دوو بەرایە با بڵێم دابەشبوونی هێزەکان. بەڵێ لێرە و لەوێ هەم لە ناوخۆی عێراق و هەم لە کوردستان و هەم لە وڵاتانی دەوروبەریش ڕەنگە حاڵەتی هاوکاری یا با بڵێم پشگیری یا ئەوەتە پرۆسەی خەیری هەیە بەڵام لە کاتێکا کە دێتە سەر ئەرزی واقع من پێم وایە زیاتر و زۆرتر لەو مەسەلەیە ئەقوال دەبیندرێن نەوەکو ئەفعال و کردار بۆیە حاڵەتەکان بەو شێوەیە ماونەتەوە و بنبەست بوون. ئایا دەرەنجامیش بەکوێ دەگا من پێم وایە ئەوەیە لێڵیەک لە ئاسۆی سیاسی لە پرۆسەی سیاسی لە عێراقدا بەداخەوە بەدی دەکرێت و من کاک سەروان من شتێکی ینی لە دوێنێ شتێکم بەدی کرد لە وتارەکەی موقتەدا سەدری سەرۆکی ڕاوتی سەدر ینی ئەمە ئاماژەیەک بوو بۆی کە لایەنە سیاسیەکان یاخود ئەوەی کە بڵێن سەرکردەی لایەنە سیاسیەکان تا ڕادەیەک ینی تۆزێک تەحمولیان کەمە لەگەڵ بابەتەکەیە و زیاتر بەرگەی ئەو بارودۆخە ناگرن ئەوە ئەیانەوێ بەدڵی ئەوان بێ ینی تەنانەت لە بەردەم لایەنگرەکانی خۆش یا کە وتاریە موقتەدا سەدر تەحملی لایەنگرەکانی خۆشی نەکرد لەوێ وتارەکەی تاوکە بەجێ هێشت ینی ئەمە ئەتوانین ئەم پشتە تعمیم بکەین بۆ کۆی پرۆسی سیاسی عێراق بڵین هەر پرۆسەکەش بەم شێوەیە بۆیە کەسیان ناگەنە هیچ ڕێکەوتنێک. بێگومان عەرزم کردی لە بیدایەتە مەسەلەی بەرژەوەندی تاکە شخصی و بەرژەوەندی و ئایدیای حیزبی و ئایدیای تاکڕەوی لەلایەنە سیاسەکان بەدی دەکرێت. موقتەدا سەدر وەکو براوەی یەکەم لە پەرلەمانی عێراق کە خاوەنی 73 دانە کورسیە ئەم خۆی بە با بڵێم یاریکاری سەرەکی گۆڕەپانی سیاسی لە عێراقدا دەبینی و پێی وایە دەبێت ئەم خاوەن ئەمر بێ پێی وایە دەبێت لە چێشتخانەی سیاسی لە عێراقدا بەشی هەرە زۆری چیچی عێراقی بەرئەم بکەوێ. بەڵام عرفێک لە عێراقدا دروست بووە کە لە سەرەتای پرۆسی سیاسیەوە لە دوای ساڵ 2023 باسمان کرد
حاڵەتەکە یەک تەرەفە ناکرێ یا با بڵێم حیزبی حاکم لە دوای پرۆسی سیاسیەوە ئێستا ناگوزارێەوە بۆی ناچێتە سەروە ناتوانێت وەڵام دەرەوەی تەواوی داخوازەکانی کۆمەڵانی خەڵکی عێراقی بێ ئەوەی کە بەڕێزە بازەکەی لە وتارەکەی مقتەدا سەدر جگەلەوەی کە وەڵام دەرەوەی لایەنگرەکانی خۆی نێ من پێم وایە وەڵام دەرەوەی پێداویستیەکانی خەڵکی عێراق بەگشتیش نییە چونکە ڕۆ خەڵکی عێراق لای گرنگ نییە کێ و کام حیزب دەتوانێت حکوومەت پێک بێنێ بەقەدەر ئەوەی کە کام هێز و کام لایەن و کام حیزب دەتوانێت خزمەت گوزاریەکان پێشکەش بە خەڵکی عێراق بکە وەکو لە سەرەتا باسم کرد خەڵکی عێراق تووشی نەهامەتیی زۆر بووە لە نێوان دوو ئاوی گەورە لە عێراقدا خەڵکی عێراق تینووە لە نێوان ئەو هەموو ژەرخان و سەرخانە ئابوورێ خەڵکی عێراق برسیە و 125 بێکارە بۆیە ئەو حاڵەتە زۆر بەرچاوە زۆر ئاشکرا هەز بە بوونی دەکرێت کە بەڵێ سەرکردە سیاسەکان دەکرێت ناوی بنین لە ئاستی عینادی ڕفتار دەکەن لەگەڵ پرۆسی سیاسی لە عێراقدا لە کاتێکا پرۆسی سیاسی بەرژەوەندی تا سەر هەیە بەڵام لە سیاستدا مەسەلەن شتەکانی بەرچاو ناگیرێن وەکۆی کە بەرژەوەندەکان بەرچاو دەگیرێن. باشە بڵێن دوو داواکاری هەیە لە نێو ئەجەندای لایەنە سیاسەکانی عێراق یان دوو بەرن یەکیشان داواکە ئەمە حکوومەتێکی زۆرینە بە ناوی ئەوەی کە نایەن ناوە نیشتیمانی پێک بهێنرێ لایەنەکەی تریش دەڵێ با ئێمە بەردەوام بین لەسەر ئەو بڵێن پرەنسیبەی کە پێیتەوترێت تەوافق لەوا چەند ساڵێکە لە دوای ڕوخانی ڕژێمی پێشۆوە پێی ڕەوکراوە هەردووچیان لێرە مەبەستێکیان هەیە بۆی کە بەو شێوەی کە ئەیانێ پرۆسی سیاسی لە عێراق بەڕێوە بەرن باشە ناکرێت لە بینی ئەم دوانەیە ینی بگەنە تەوافقێ بگەنە ڕێکەوتنێ بگەنە لێک تێگەیشتنێک بۆی کە هەردوو ئاراستەکە هەر یەکە شتێکی لێوەرگرن و بەم شێوەیە عێراقی داهاتوو بنیاد بنێ. کاکە ڕەنجڕەنگە زۆر جار ئەو حاڵەتە دووبارە بۆتەوە لە عێراقدا مەسەلەی زۆرینەی سیاسی یا تەحالفاتی سیاسی حاڵتێکە بەرجستەیەوە بەرچاو دەکەوێت بەڵێ ئەگەر بێت و پرۆسی سیاسی ئەوها بەردەوام بێ دوور نییە ئەم حاڵەتی کە ئێستا هەیە کە دوورە لە سازانی نیشتیمانی لە تەوافقی نیشتیمانی پەل کێشێ بۆ مەسەلەی زۆرینەی ڕەها لە پەرلەمانی عێراقی ئەو کاتە ئێمە وەکو کورد بیرمان نەچێ مەترسێکی دیکەش لەسەر کورد هەیە بۆ نمونە ئێستا بەداخەوە چێشمە و ململانیی زۆر هەیە لە نێوانی دوو هێزی سەرچی کوردستانی کە یەکچێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە بۆ مەسلەی پۆستی سەرۆکی کۆماریا با بڵێم بەدەستهێنانی یەکێک لە پلە یا پێگە سیادی و سیاسیەکان کە سەرۆکایەتی کۆمارە بەڵام ئەگەر ئێمە نەتوانێت بگەین اتفاقیی دیاریکراو یا سازانێکی نیشتیمانی لەسەر بکرێت لە نێوانی ئێمە وەکو کورد ڕەنگە دوجار زۆرینەی ڕا لە پەرلەمانی عێراقی بتوانن کەسێک یا کاندیدێکی داتاشراو بۆ ئەو شوێنە دابنێن ئەو کاتە دوور بکەوێتەوە لە ئیرادەی یەکێتی و پارتی بۆ نمونە هەمیشە مەترسی تاکڕەوانە یا مەترسی زۆرینەی ڕەها لە عێراقدا لە بەرچاو گیراوە و دەبێ سەرکردە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەتایبەتی و لە عێراقیش بەگشتی بیر لەوە بکەنەوە کە بڵێ مەترسی لە ئارادایە بۆ مەسەلەی جۆرێک لە دیکتاتۆریێت و سەپاندن و ڕەهابوونی ئەوەی کە ناوی زۆرینەی کورسیەکانە وەکو باسمان کرد مقتەدا سەدر یا سەدرریەکان کاتێکە خاوەنی 73 کورسینە لە کۆی کورسیەکانی عێراق دەتوانن بە تەنها یا بە تەحالف لەگەڵ هێزە براوەکانی دیکەی کە خاوەنی کورسینە بتوانن ئەم زۆرینە ڕەهایە بسەپێنن بەڵێەوە دەبێ کاری بۆ بکرێ و دەبێ مەترسیەکانیشی لە بەرچاو بگیرێ. باش ئەگەر ئەم دۆخە بەردەوامی هەبێ ئەگەر ئەم بڵێ ململانە سیاسیانی نێوان لایەنە سیاسەکانی عێراق هەر بەردەوام بڵێن ئەوکو کورداڕێ لە خۆی بخواتەوە ئەگەر واهی بێ ئێمە لەبەردەم ئەوەیان کە ئەم هەڵبژاردنە شکست بهێنێ و پەرلەمانی عێراق هەڵبۆشێتەوە ئەگەریکی وە دروستە بۆ بارودۆخی ئێستا عێراق
بێگومان لە سیاستدا هەموو ئەگەرەکان دەبێت لە بەرچاو بگیرێن و ڕێگای بۆ دەچێ بەڵام بەش بە حاڵی خۆم و بە بیر و بۆچنی خۆم من پێم وایە مەسلەی هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق جارێ لە ئێستاە دوورە لە مەسلەی هەڵوەشانەوە بۆ جارێ هەڵوەشاندنەوەی پەرلەمانی عێراق یەکسانە بە کۆتایی هێنانی تەواوی تەحالفاتی سیاسی لە نێوان هێز و لایەنە سیاسەکانی کە ئێستا بەشدارن لە پەرلەمانی عێراقی و لە گۆڕەپانی سیاسی عێراق ئەمە حاڵتێک حاڵەتی دووەم سەیەکی زامینکاری بەردەوامبوونی پرۆسی سیاسی لە عێراق تا ئێستا ڕەنگەبوونی هەبێت چکە بیرمان نەچێ هەموو ئەوانەی کە لە پرۆسی سیاسی و لە پەرلەمانی عێراقیدا بەشدارن ڕەنگە وابەستە یا پەیوەست نەبن بە لایەنە سیاسەکان خەڵکی مستەقلی تێدایە و خەڵکی سەربەخۆی تێدایە و تەنانەت کۆمەڵێک ئەحزابی بچووکەن کە ڕەنگە بتوانە ڕێژەیەک لە دەنگ دروست بکەن بەتایبەت لەو سەیەکی زامینکار وەکو باسمان کرد بمێنێتەوە بۆ بەردەوامبوونی دۆخەکە بەو شێوەیە ئەمە لە کاتێکە ئەگەر دادگای ئیتیحادی بڕیار نەدا لەسەر هەڵوەشانەوەی و حاڵەتی لەو بابەتەشمان هەبووە بۆ نمونە ساڵانێک لەمەوبەر لە پەرلەمانی بەلجیکا چەند مانجێک بەبێ حکوومەت بوو و پەرلەمانیش توانی بەردەوام بێت لە کارەکانی خۆی تا 2000 تەحالفات دروست بوو و پرۆسی سیاسی لە عێراقی لە ساڵی 2010 دەمان لەبەر چاوە بۆیە من بە دووری دەبینم هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق لەبەر ئەو دوو هۆکارێ باسمان کرد بەڵام ئەگەر ئیتحادی با بڵێن دادگای ئیتحادی بڕیار بدا بە هۆکاری چەقبەستن و ڕێگای دیکە نەدۆزرێتەوە باشیان ئەگەرێکی دیکێ لە بەردەم پرۆسی سیاسی لە عێراق. کاک سەروان با دوا پرسیار لە بەڕێز بکەم بابەتێکی ترکیا زۆر گرنگە ئەویش پەرلەمانی عێراقا ئێستا نوێنەرەکانی لایەنە سیاسەکان لە پەرلەمانی عێراقن بەڵام بە جۆرێک لە جۆرەکان دەستیان بەسراوە بۆ ئەوەی کە بتوانن بەردەوامی بدەن بە کارەکانیان یاخود کاری نوێ پرۆژەی نوێ پێشکەشکەن بۆ پەرلەمانی عێراق یعنی ئەم بابەتە تا چەند کاریگەری هەیە لەوەی کە لایەنە سیاسەکان نەگەیشتنەتە ڕێکەوتن لەبەرەوە پەرلەمانی عێراقیش ناتوانێت کارەکانی خۆی بە باشی بەڕێوەبەرێ ئەمە لەسەر کۆی پرۆسی سیاسەکە و لەسەر داهاتووی حکومڕانی لە عێراقا چەند کاریگەری هەیە؟ کاکە ڕەنج بێگومان هەڵوێستی تاچێک یا هەڵوێستی ئەندامێک لە ئەندامانی بەڕێزی پەرلەمان دوجار ڕنگدانەوەی هەیە لەسەر ئایدیا و پلان و بەرنامەی ئەو پارتە سیاسی کە نوێنەرایەتی دەکات دوجارێژ ئەو پارتە سیاسە ڕنگ دەداتەوە لەسەر دەنگدەرانی ئەو کەسە و ئەو حیزبولایەنە بۆ لە پەرلەمانی عێراقی ئێمە کۆمەڵێک تەجربەی تاڵمان هەیە بەداخەوە ئەوەی کە لە پرۆسی سیاسی لە عێراق کاتی خۆی بە ڕەشنووس یاوەتە با بڵێن تەحریری تەسبیتیش کراوە لە با بڵێن دەستوری عێراق کاتێک تەماشا دەکەین لە جیاتی ئەوەی پەرلەمان تارانی بەڕێزی خولەیەک لە دوای یەکەکان بێنکار بکەن بۆ تەسبیتکردن و جێبەجێکردنی تەسبیت کراوە بەڵام بۆ جێبەجێکردنی تەماشا دەکەی تا ئێستا دەیان حاڵەتمان لەبەرچاوە لە هەمویان دیارتر مەسلەی مادەی 140 ئێمە دەیان گۆڕی بە کۆمەڵمان هەیە تا ئێستا هەڵهەدراوەتەوە ئێمە دەیان کێشەمان لە شوناسینەتەوەی هەیە بۆیە کارانەبوونی پەرلەمان یان کارانەبوونی ئەندامی پەرلەمانی عێراق بەو حاڵەتە بەو شێوەیە دوجار ڕنگدانەوەی نەرێنی لەسەر پرۆسی سیاسی لە عێراق دەبێ بەگشتی و بۆ ئێمەی کوردیش وەکو نوێنەرایەتی کورد دەبێ ئێمە شتێکەیە دەڵێ زۆر جار کە ئەوانەی کە بە شەڕی کورد لەگەڵ حکوومەتەیەک لە دواییەکانی عێراق بەدەساتون بەڵام دەبینی لە هەندێک حاڵەتا بەداخەوە لەسەر مێزی گفتوگۆ نەک زیاتر بەدەست بێنرێن ڕەنگە ببێتە هۆکاری ئەوەی کە لە دەستمان چوو بێ بۆیە مەسەلەی بەردەوامبوونی ئێستا بەو شێوەیە بەو میکانیزمە بەو کارسەیە بەو جۆرەی کە پرۆسەکە چەق بەستووە و پەچی کەوتووە من پێمانە لە بەرژەوەندی هیچ لایەنێک لایەنەکانی عێراقی بێ بەگشتی و بەتایبەتی لایەنە کوردیەکان بەو شێوەیە کە ئێستا هەین بەو
پەرت و بڵاوی ناوماڵی کورد. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەروان گۆمەشینی چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ستۆدیەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین.